قەڵای کەرکووک یەکێکە لەو ناچە شوێنەواریە گرنگانە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە کە هاوپەیوەستی قۆناغە مێژوویە جۆرا و جۆرەکانە. قەڵا دەکەوێتە بەری ڕۆژهەڵاتی ڕووباری خاسە. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ دەوروبەری هەزارەی سێەمی بەر لە مێژووی زاینی. ناوبردنیشی لە تۆمارە مێخیەکاندا کەوتووەتە پێشناوی هەولێر. بۆیە قەڵای کەرکووک یەکێک لە کۆنترین شارەکانی جیهان لە قەڵم دراوە کە مێژوویەکی بەردەوامی ئاوەدانی تێدا بووە تا ڕوخاندنی لەلایەن ڕژێمی بەعسەوە. تاکو ئێستاکە هەڵکۆڵین لە قەڵا نەکراوە تا دەستنیشانی چینە مێژوویەکان دیاری بکات بۆ دیاریکردنی ماوە مێژوویەکانی. بەهۆی ئەو 51 تابلۆ بێخیانەی کە لە قەڵا دۆزراونەتەوە کە بۆ سەردەمی ئاشووری ناوەڕاست دەگەڕێتەوە، ئەمە ئەوە دەگەێنێت کە پێش ئەو مێژووە دەگەڕێتەوە، کە ئەمە ئەوە دەخاتە ڕوو کە هەر لە سەردەمی گۆتیەکانەوە ئاودان بووە و پایتەختی بەشێکی قەڵەمڕەویەکانی لە ئارابخاو قەڵا بوو بێت. بۆیە چینەکانی ژێرەوەی بۆ سەرەوەی گۆتی و لۆلۆیەکان دەگەڕێتەوە و کە دەسەڵاتێکی فراوانیان لە ناوچەکەدا هەبووە، ئاقارەکەیان بەربڵاو بووە. ڕووپێوی قەڵای کەرکووک گەیشتۆتە 22 هێکتار کە دەکاتە نزیکەی 2 کیلۆمەتر دووجا و 18 مەتریش لە ئاستی سەرزەمینی دەوروبەری بەرز بووەتەوە. گەڕەکەکانی قەڵاوە کەرشارێکی دیکەی قۆناغی ئیسلامی لە شەقامێکی بەرین و درێژ و خاوەن لقوپۆپی زۆر کە بە کۆڵانی تەسک و پێچاوپێچ هەندێک جاریش بەرفراوان دەناسرێتەوە. سەبارەت بە شێوازی بیناو خانوەکانیشی لەسەر شێوازی کۆنی ڕۆژهەڵاتیە، واتە هەبوونی حەوشەیەک لە ناوەڕاستی خانوەکە و چواردەوری بەژوور گیراوە. زۆربەی ئەو هۆبە و ژوورانەش کە دەڕوانە سەر کۆڵان و شەقامەکان یان بێپەنجەرن یان خاوەن پەنجەرەی بچووک بچووکن لە پێناو پاراستنی حورمەتی دانیشتوانی خانووەکە. باری ئاوەدانی و باڵەخانەکانی مامناوەندی و ڕوو لە خراپ بوون بوو. گەڕەکەکانی قەڵا بریتی بوونە لە گەڕەکی حەمام موسڵمان، گەڕەکی حەمام مەسیحی، گەڕەکی ئاغاکان، ئەغاڵق، گەڕەکی مەیدان، جرق مەیدان. گەڕەکی حەمام لەبەر ئەوەی دوو گەرماوی گەورەی لە خۆگرتووە، گەرماوی موسڵمانان و گەرماوی مەسیحیەکان. بۆیە بەو ناوە ناونراوە مێژووی بنیادنانیشی نادیارە. ئەم گەڕەکە دەکەوێتە بەشی باشووری قەڵاوە. گەڕەکی حەمامی مەسیحیەکان هەر لە کۆنەوە شوێنی نیشتەجێبوونی کلدانی کەرکووک بوو. کڵێسا کۆنەکانیشان هەر لەو بەشەی شاردا بوو کە لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا تەنیا بەشێکی زۆر کەم و وێرانە و شوێنەواری ماوەتەوە. هەرچی گەڕەکی ئەغاڵق بوو کاتی خۆی شوێنی نیشتەجێبوونی سەربازانی عوسمانی و یانیچەری بووە و بنکەکەشیان هەر لەو گەڕەکەدا بووە، بۆیە ئەو ناوەیان بەسەردا بڕیوە. ئەم گەڕەکە مەڵبەند و چەقی قەڵای کەرکووک بووە و هەر بۆ هۆیشەوە زۆرجار بە گەڕەکی قەڵا ناو دەبرێت. گەڕەکی مەیدان کە دەکەوێتە بەشی باکووری قەڵاوە گوزارش بووە لە بازاڕەکانی شار، مەیدانی کڕین و فرۆشتن و ئاڵوگۆڕی کاڵا بازرگانی و شوێنی پیشەکاران بووە. پێشتریش مەیدانی جەڵیبازی بووە. جری دیارەیەکی سوارچاکیە لە دوو توپی سوارچاک پێک دێت. هەر تیپێک لەوانە هەوڵ ئەدات لایەکەی دیکە بەهۆی گۆپاڵێکەوە لەسەر ئەسپەکەی بخاتە خوارەوە. لە ڕۆژگاری عوسمانی ئەم یاریە باو بووە، بەڵام لە سەدەی 19ەم قەدەغە کرا. هەر لە نێو گەڕەکەکە سەرەکیەکانی قەڵادا چەند گەڕەکێکی بچووک و لاوەچی هەبوون کە لەلایەن دانیشتوانی قەڵاوە ناویان بۆ دانراوە، وەکو یەدی قزلەر، زیندان، تۆپقاچی، قاشی قاپی، حەلواچی. ئەم گەڕەکە بچووک و کۆڵانە نێو دێرانە بەشێک بوون سەر بە گەڕەکە سەرەکیەکانی قەڵا و بەشیشیان دەیانڕوانیە بەشی خواری قەڵا، واتە ئاوەدانیەکانی بەرقەڵا.
دانیشتوانی قەڵا تێکەڵ بووە لە ڕێگەزە جیاوازەکانی تورکمان، کورد، کلد و ئاشور، جوو، ئەرمەن، شوێنێکی بەرچاوی فرەچەشنی ئاینی، ئیسلام، مەسیحی جوولەکە بووە. غیرە مسلمان شان بە شانی مسلمانان ژیاون، ئێستاش بەشێک لە شوێنەواری شوێنی پەرستن و نوێژ و پارانەوەیان کە لە یەکتر نزیک بووە بوونی ماوە. مەسیحی و جووەکان لە نێو قەڵادا چەند شوێنێکی پەرستنیشیان هەبووە، بەڵام بە تێپەڕبوونی ڕۆژگار هەندێک لەو شوێنانە مزگەوتیان لەسەر بنیادنراوە و نمونەی ئەوانە مزگەوتی گەورە، ئۆلۆجامیع و مزگەوتی دانیال پێغەمبەر و مزگەوتی مریەمانە. کڵێسەی دیاری مەسیحیەکان لە قەڵا بریتی بوو لە کڵێسای ئومەلەحزان، دایکی خەمەکان، کە کەوتووە بەشی باشووری قەڵاوە لە گەڕەکی حەمام مەسیحی. کۆنترین و بەناوبانگترین قەڵا و باڵەخانەکانی قەڵا یەدی قزلەر واتە حەوتچە کەوتووەتە لای چەپی قەڵاوە و لە 5 پێکاتووە. لە نهۆمی ژێرەوەی ئەو باڵەخانەیە لەبەر ئەوەی کاتی خۆی گرتوخانەی تێدا بوو، بۆیە ئەو سوچ و خیابانەی باڵەخانەکە دەڕوانێتە سەری. بە نێوی زیندانەوە ناسراوە. ئەو باڵەخانەیە بە بەڵگەی ئەوەی ژوورەکانی فراوانن پێدەچێت کاتی خۆی بۆ هەڵسوڕاندنی کاروباری حکومات دروست کرابێت. لە بنەماڵە دیارەکانی قەڵای کەرکووک، یاقوبی، موفتی، ئاوچی، کەماڵی، سیلاو، زەنگەنە، لە ماڵە بەناوبانگەکانیش ماڵی حاجی تەیفور، جەلیلاغا، ڕەفعەداغا، کەمالبەک، حاجی یوسف دەباخ، مستەفا ئاغا و زۆرێکی دیکە هەبوون. ڕووپێوی نیشتەزێبوون لە گەڕەکانی قەڵادا کە نزیکەی لە 142 تێکڕای ڕووپێوی قەڵای داگیر کردووە و بە شەقام و کۆڵانی تەسک و تەنگ و پێچاوپێچەکانی دەناسرێتەوە، لە 112 لە ڕووپێوی قەڵای گرتووە.